شارەزایکی ئەمنی ڕای دەگەنێت ئەردۆغان هەرێمی کوردستان دەکاتە گۆڕەپانی ململانێ نێودەوڵەتیەکان. داوا دەکرێت لەلایەن خاوەن موڵکەکانەوە کرێی مانگێک لە کرێنشینان وەرنەگیرێت. وەزارەتی نەوت دەسەڵاتی هەڵوەشانەوەی گرێبەستە نەوتیەکانی هەرێمی وەرگرتووە. سڵاوتان لەبێت لە شاپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. شارەزایکی بۆری ئەمنی عێراقی ڕای دەگەینێت تورکیا لە دوای ساڵی 2023 زیاتر لە 30 ئۆپەراسیۆنی سەربازی فراوانی لە ناوخاکی هەرێم ئەنجام داوە و با قوڵایی 10 کیلۆمەتر تاوەکو 190 کیلۆمەتر هاتوتە ناوخاکی عێراق و 3 بنکەی سەربازی هەمیشەیی و 7 خاڵی سەربازی لە 22 ناوچەی جیاوازی هەرێم دروست کردووە. دەژڵێت سەرکەشیەکانی ئەردۆغان وا دەکەن خاکی هەرێم ببێتە گۆڕەپانی ململانێ نێودەوڵەتیەکان. عەدنان تەمیمی شارەزای ئەمنی عێراقی ئاماژە بۆ دەکات ئۆپەراسیۆنی سەربازی ئەم جارەی تورکیا بۆ سەر هەرێمی کوردستان سەرکەشیەکی تری ئەردۆغانە بۆ ئەوەی کوردستان بکاتە گۆڕەپانی ململانێ نێودەوڵەتیەکان. بە وتەی شارەزەکەی بۆری ئەمنی لاوازی حکوومەتەکەی مستەفا کازمی یارمەتی تورکیای داوە دەزوەردانەکانی لە ناوخۆی عێراق زیاتر بکات و سیاسەتی سەپاندنی ئەمری واقع و بڵاوکردنەوەی سەربازی پەیڕەو بکات. ئەوەشی وتووە لایەنی کوردیش لەو زیادبوونەی دەزوەردانەکانی تورکیا تێوەگلاون. هۆشداریشی داوە لەوەی دۆخەکە بەو جۆرە نامێنێتەوە هێرشەکانی تورکیا هەر لەسەر سنوورەکان قەتیز نابن، بەڵکو پێدەچێت لە ئایندەیەکی نزیکدا پێشهاتی گەورەتر و مەترسیدار ڕووبدات. وەزیرێکی پارتی لەم کابینەی حکوومەتی هەرێم پەیامێکی ئاراستی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت کردووە و نووسیوێتی بەردەوام بە لەم سەرکەوتنە دیبلۆماسیە گەورانە زۆر تاڵە بۆ ناحەزان و زۆر خۆش و شیرینە بۆ کوردپەروەران. پشتیوان سادق وەزیری ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێم لە پشکی پارتی لە فەیسبووکی خۆی نووسیوێتی سەرەڕای ئەوەی کە کوردستان دەوڵەت نییە، بەڵام ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکانی کوردستان و ئەو پێگە بەرزەی کە بۆ کوردستان دادەنرێت لە ئاستی نێودەوڵەتی و لە ئاستی پەیوەندیە دووقۆڵیەکاندا هیچی کەمتر نییە لەو وڵاتانەی کە چەندین ساڵە سەروەری خۆیان هەیە. وەزیری پارتی ئاماژەی بۆ هۆشداوە جێگەی خۆیەتی بڵین دەست خۆش سەرۆک وەزیران بەردەوام بە لەم سەرکەوتنە دیبلۆماسیە گەورانە کە بە سوودی خەڵکی کوردستان تەواو دەبێت. ئەم ئاستە بەرزەی دیدار و پرۆتۆکۆلیە کەمیۆنێ بوو، بۆیە زۆر تاڵە بۆ ناحەزان و زۆر خۆش و شیرینە بۆ کوردپەروەران. نووسینەکەی وەزیری ئەوقاف لە کاتێکدایە ڕۆژی دووشەممە مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی شاندێکی حکومی گەیشتە لەندەنی پایتەختی بەریتانیا و لەگەڵ بۆریس جۆنسن سەرۆک وەزیران و بەرپرسا باڵەکانی دیکەی ئەو وڵاتە کۆبووە و دیداری ئەنجامدا و دوێنێش سەردانەکەی بارزانی ناڕزایی توندی ڕەوەندی کوردی لێکەوتەوە. کۆمەڵەی داکۆکی لە مافی کرێنشینان داوا دەکات لەلایەن خاوەن موڵکەکانەوە کری مانگێک لە کرێنشینان وەرنەگیرێت و بۆ ئەمە بەستەش ڕوویان لە مامۆستایانی ئاینی کردووە تا لە وتارەکانیاندا خاوەن موڵکەکان هان بدەن. بەرهەم قەرەداخی سکرتێری گشتی کۆمەڵەی داکۆکی لە کرێنشینان بە شارپرێسی ڕاگەیاند. ئەم داوایەمان پێشتر لە حکوومەتی هەرێم کرد و ئەوان بەدەم داواکەمانەوە نەهاتن. لە ئێستاشدا خۆشبەختانە مامۆستایانی ئاینی و بەشێک لە خاوەن موڵکەکان بەدەم داواکەمانەوە هاتوون و لە کرێی ئەم مانگەی موڵکەکانیان خۆش دەبن. ئێمە کۆمەڵی کرێنشتان لە بێئومێد بن لە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان لە 2009ەوە ئێمە نووسرامان ئاڕاستی لایەنی پەیوەنددار حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە لە زەریبەی ساڵێکی خاوەنموڵکەکان خۆش بێ. ئێمە ویستمان بە تەریقەیەک بکەین بۆی بێ بە ئیجباری هەموو خاوەن خانوویەک کری مانجێ لە کرێچەکە وەرنەگرێ بەلایەن کەمەوە. ئەویش بۆ چ تەریقەیەک خۆ دەزانێت خاوەن خانوو کە موڵکێکە بکرێ 11 مانگی بۆ خۆیەتی مانگێکی بۆ حکوومەتە. ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان هەڵوێستە جوانی هەبووە لە زەریبەی ئەو ساڵی خۆش بووە کاتە خاوەن خانووکە نەیەتوانی کرێ لە کرێچەکە بسەنێ بە ئیجباری و مانگە کرینە ئەیە. ئەمە بوو بە سەرتاسەری عالەم بڵێ لە سەرتاسەری هەرێمی کوردستانە ئەچوو باری جێبەجێکردنەوە. لە 2020 دیسان داوامان کرد و بەداخۆنیان کە لە 21 دیسان داوامان کرد هەر حکوومەت ئەو هەنگاوی نەنا زانیمان کە حکوومەتی هەرێمی کوردستان بزات سەرۆکی حکوومەت کە لە خەمی خەڵکانەی ژینا بڕیارێکی زۆر ئاسایی و بەڕای ئێمە کە من باسی سەرۆکی حکوومەت دەکەم چکە کەس یەکەمە خۆ دەزانی کەس یەکەم بڕیار بەدەستە لە ئەنجومەن وەزیران توانێت بڕیارەکە بەیانی زۆر بە ئاسانی نەشتوانی نەیخات دەنگدانەوە بڵێ بە ئەم زەریبەم ساڵ لە خەسەخان قۆنەکان خۆش بین تاوەکو کرێچەکان کرێنەیە. بۆ یەکە لە بێئومێد بووین هانامان هێنا بۆ ئەم ساڵ بە شێوازێکی هەنامان بر بۆ یەکێتی زانایان داوامان لێ کرد بە نووسرای فەرمی کە هەوڵ بن لە ڕێگەی مامۆستا بەڕازەکانە چکە مامۆستا بەڕازەکان خۆزانی قسە وتیان
لای خەڵک شیرین و خۆشەویستە داوامان لێکردن کە داوا لە خاوەنمڵکەکان لە کرێی ئەم مانگی ڕەمەزانە خۆش بن تاوکو و کرێچەکان تۆزە بە ئارامی بژین هیچ نەبێ کرێ ئەو مانگە بن بە ئیفتاری ناخواردن یان بێن بە جلب مناڵەکانن خۆشبەختانە بەدەم داواکەمانەوە هاتن و هەندێک مامۆستای بەڕست خۆمان بە پەیوەندی پێماوەتون و باسیشیان کردووە لە پیج وەکاونت و شتانی کە خۆیان هەیەە وە کۆمەڵە ماڵی بەڕێزیش پەیوەندیان پێکردوین لەسەرەوەی کە دوای نووسراوکی ئێمە لە خاوەنی مڵکی لە کرێ خانوو و لە هەنێکشان لە کرێ دوکان کە دوکانگانیش بۆلی خۆش بوون ئەمە کارێکی دەستخۆشکەرێ. وەزیری نەوتی عێراق ڕای دەگەێنێت وەڵامی هەرێمی کوردستانمان لە ڕێگەی میدیاکانەوە وەرگرتووە دەژڵێت دادگای فیدراڵی دەسەڵاتی هەڵۆشانەوەی گرێ بەستە نەوتیەکانی هەرێمی پێداوین و قوبوڵی ناکەین نەوتی هەرێم بە کەمتر لە نرخی نەوتی عێراق بفرۆشرێت. ئێحسان عەبدولجەبار وەزیری نەوتی عێراق ڕایگەاند بۆری نەوتی عێراق لە ڕێگەی تورکیا و لە دادگەنەوە دەوڵەتیەکاندایە تورکیا بە شێوەیەکی نایاسایی بۆریەکە بەکاردەهێنێت. لەبارەی بڕیاری دادگای فیدراڵیەوە وەزیری نەوت وتی بڕیارەکە دەسەڵاتی بە وەزارەتی نەوت داوە ئەو گرێبەستانە هەڵبۆشێنێتەوە کە هەرێمی کوردستان کردوێتی هەروەها دەسەڵاتی پێداوین بگەڕین بە شوێن لێکەوتە داراییەکانی پرۆسەی فرۆشتنی نەوت و غازی هەرێم لە ساڵانی ڕابردوودا. ئاماژەی بۆش کردووە ئێمە قسەی خۆمان بەنووسرا و نردووە بۆ حکوومەتی هەرێم بەڵام وەڵامی هەرێمی کوردستانمان لە ڕێگەی میدیاکانەوە وەرگرتووە. گازی سروشتی بۆتە بابەتێکی گەرمی نێوان لایەنە سیاسیەکان و یەکەتی و پارتیش هێز لە دژی یەک کۆدەکەنەوە. باجۆری زانیاریەکانی شارپرێز تورکیا هەموو هەوڵێکی خستۆتە گار بۆ ئەوەی گازی سروشتی هەرێم وەک نەوتەکەی و لە ڕێگەی ڕێکەوتنێکی درێژخایەنەوە کۆنتڕۆڵ بکات. ئێرانیش بە هەموو هێزی سیاسی و سەربازی خۆیەوە دژی ئەو خواستەی تورکیا و هەنگاوەکانی ڕادەستکردنی گازە بە تورکیا. لە ناوخۆی هەرێمیشدا یەکەتی و پارتی هێندە ناکۆکن لە دۆسیی گازدا کە هەریەکەیان لە نزیک ناوچەکانی دەوڵەمەند با گازی سروشتی هێزێکی سەربازی و ئەمنی زۆریان کۆکردوێتەوە و هەڕەشەی بەکارهێنانی هێز دەکەن لە ئەگەری هەر جوڵەیەکی نوێدا لە کەرتی گازدا. ئەم شەو کاتژمێر 8:45 خولەک لە شارپرێسەوە بینەری راپۆرتێکی شیکاری بن لەو بارەیەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەربن.